سلااو ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک هەڵبەتە تقریبا ئەوا فەتەیەکە لایڤوشم نەکردووە بەڵام هەوڵە دەم کە لە ماوەیەکی کورتا بێمەوە خزمەتان بە لایڤ بەڵام ئەم شەویش لەسەر مەلەفێ هەنێ قسەتان بۆ بکەم و ئەمە یەکەمین ڤیدیۆی ساڵی 2023 ئەفو 2024 لە چەند ڕۆژی ئایندا وردە و دەستکردن بابەتەکانمانەشێ ناو کۆمەڵی لایڤی زۆر بەسوود و زۆر باش خۆشەویستیم بۆ هەموو لایەکانەیە عزیزانی ئارام ئەحمەد باقومێکیش دەچاکەم بەمەوە کاتە شتەکانمان زۆر باشترە جا سەرەوە عینەکەیشمان کەوە هەم حوبیە هەم طوبیە هەم هەموو شتێکە بەڕاستی عینەکەکە ئەراوەڵا یعنی هەموو مواصفاتێکی تایە یەخوا عافێتی بێ و چایە کاک ئارام ئەحمەد یەخوا عافێتی بێ چاوە ڕاستەکەی کاک ئارام ئەحمەد ئەراوەڵا خۆشەویستانی من ئەم چیرۆکە چیرۆشی کۆمەڵێک چەتە و کۆمەڵێک ئەوەیە باندوشتە لە سلێمانی کە ئەمەوێ کۆمەڵێک قسەباسی لەسەر بکەم شەوی چوارشەممە واتە هەفتەی ڕابردوو لەسەر پێنجشەممە کە ئاکاتە 31 مانگی یەک و بۆ بەیانیەکە ئەکاتە 1 مانگی دوو کوڕێک بە ناوی ئەحمەی حاجی کامیل تەمەن 30 ساڵانە لە نادی کۆمەڵایەتی دێتە دەرەوە جا لێرەیە من ئەوەسم بۆ ئەوەی کە ڕوونکردنەوەی زیاتر بدەم و ئینجارە خودی ڕووداوەکە وەکو خۆی باسکەم بۆ ئەوەی ئازیز و خۆشەویست بۆ ئەوەی بزانین لەم کۆمەلگای ئێمە چیە گوترێت بۆ ئەوەی بزانرێکە لە زاخۆوە هەتاوەکو وەگاتە دێگەڵا چۆن ئەو خەڵکە بەدەستی بنەماڵی بازاینەوەی گیری خواردووە چۆن لێرەشەوە هەتا ئەگاتە تەوێڵۆ بیارە و تاوەکو پێنجێن چۆن بەدەست سەرانێکی تێ و گیری خواردووە پاشانیش قسەیەک لە کۆمەلگای کوردی خۆمانە هەیە و چەند جار باسم کردووە ئەڵێ کاکە شەقی ئاغا ئەڵێ شەقی نۆکەل لە شەقی ئاغا ناخۆشترە ئێستا کێشەی ئێمە تەنها ئاغاکان نییە کە شەق لە خەڵک هەڵەدەن کێشەی ئێمە نۆکەرەکان بەڕاستی کاکە کۆمەڵی خەڵکەیە لە دوای 91 و 92 لە ڕاپەڕینە کاکە مەحاویلەیان دزیوە کاکە ئیسعافیان دزیوە کاکە سیارەی خۆڵیان دزیوە کورە ئەی هاوار تەلیان دزیوەی کارەبا ئێستا بوون بە مەسئول بە ئامر فەوج و بەچۆ لای شەڕای کۆسەت و لای ئەلەم بابەتانە پارە پێیاکەن باشە من هەموو حرمەت و خۆشەویستی مەیە بۆ خەڵکی شاری هەولێر و ئەلەم بابەتانە ئەوە هیچ مناقەشەی تیا نییە کاکە چکە من خۆم خەڵکی پێنجێنم خەڵکی سلێمانی ئەوانەی تا بەسەڵێن شاچێتی و ئەلەم بابەتانم بەڵام کۆسەر ڕەسوڵ کە ئەتوانم بڵێم لە چەند ساڵە کۆسەت هاتووە لە سلێمانی هەواری هەڵاوە پارتی لە هەولێر شەپتڕێنی کردووە ڕسوای کردووە نەردی بۆ سلێمانی ئێمە لە سلێمانی ئەوانە ڕامان گرتووە کەچی خۆی و کوڕی هەر خەریکی دزین چی پارێشیان هەیە یان لە ئەوروپا یان لە هەولێر خستیانتە گەڕ و ئیشی پێەکەن باشە یعنی نانی کونەماسی ئەخۆن پاسی شوێنێکی ترەکەن ئەمە یەکێشەکە ئەم ئەحمەدە ئەم ئەحمەی حاجی کامیلە وەکو وتم کوڕی پیاوێکە بە ناوی حاجی کامیل حاجی کامیلی شەریکی کەسێکە بە ناوی وەسا عومەر کە پرۆژەیەکی نیشتەجێبوونی هەیە لە دەواجنە کۆنەکەی ڕاپەڕین ئەم پرۆژەیە زەویەکەی هەموو شتێکی ئەمانە هێنی خۆیانە واتە ئەم پرۆژەیە دوورە لە مەسەلەی داگیرکاری زەوی دزە گەورەکان و لەیلا دەمپانکەرەوەی بەڕێوەبەری شارەوانی سلێمانی کە هەر خەریکی دزی و جەردەیە بۆ مەریوان و فڵانە فیسار و ئەلەم بابەتانە یعنی لەمانەوە دوورە جا خۆشەویستان ئێستا ئەم یەکێتی و پارتیە دزی وا دائهێنن ڕاستەکەی لە دنیای نمونەی نییە یعنی کەس هەر عەقڵشی پێی ناشکێ یعنی دزترین هوشیارترین دز لە دنیایە بەڕاستی عەقڵی ئەو ڕێگان نابینێ کە یەکێتی و پارتی پێدزن ماڵێ ئاوە بێ مەلا مستەفا خانەنشینی هەیە باشە حەمایر خان خانەنشینی هەیە کورە کاکە ڕێکخراوەی چێنە بە ناوی ڕێکخراوەی نازانم مەلا مستەفا ئەسا ڕێکخراوی خێرخوازیە لە هەموو دنیای خەریکی پارەکۆکردنەوەیە یعنی ئەمانە ئاوان یعنی هەموو شتێک ئەدزن بەڕاستی لە دەڤەری سلێمانیش دەعبایەک هەیە ئەم دەعبایە ناوی ئیدارەی گشتیە باشە من نازانم کێ یەکەم جار ئەوەندە ئەحمەق بووە ئەمەی ناوە ئیدارەی گشتی چونکە وەڵڵا خۆشەویستانم ئەمە هەموو گشت لە بین دوو کەوانەیە هەچی گشت هەیە دایە دۆشێ بۆ کۆمەڵێک دز حتا ئەتوانم سوێن لەسەر ئەوە خۆم کە خودی ئەندامان و کادرانی یەکێتی ئەوە ئیسفادیان لەبی دارێک گشتێ نەکردووە باشە یعنی بەقەدەر تەڕەتورێک
هینی ئەو دەشتی گەرمیان و کەلارە ئیسفادەیان نەکردووە لەو ئیدارەی گشتیە. بۆیە یەکەیەکە من ئەوانەی ئیدارەی گشتی ئەناسم. ئیدارەی گشتی باندێکی مافیاییە بە مانای کەلیمە ئازە داگیرەکە، نەوتە دزێ، غازە دزێ، قەزەشەتی مەزەکان ئەکا، بە کورتی و بە کوردی سەرمایەی سەرخان و ژێرخانی ئەو کۆمەڵگایە حەپەلوشەکە یەک کۆمەڵ دەموچاو لەسەری بوون بە ملیۆنێر و ملیاردێر خۆشەویستانی من. باشە ئێوە کە ئیداری گشتیە ئادێ من ڕووی دەمەکەمە پاڤڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی تو شەرەف بۆ ئیداری گشتیە، تو شەرەف ئەندام و کادری یەکێتی، تو شەرەف کەس و کاری شەهیدەکان ئەوی کە لە ناوێکی تشا شەهید کراون، تو شەرەف ئیسفادەی تورێک لەو ئیداری گشتیەکەن یا فڵان و فڵانە فیسارەکان ئیسفادەی لێ کردووە بوون بە ملیۆنێر پێوەی. لو عايزان او عينكم لي سبورت وقوصر براسي كاك توسه تعريف يمكن برام زين عينكم ليه منايا تيجي جاوب يعني حتى وبيد لويش شمسيه بابا يترشع بيعمل شي وشتي اي افرم ارى محمد بوخوت وبو وصنعته بحر كركيه بناوي هاوري دارش يغنولي طبعا هاوري خوي درنا اخرت مد ويدانش تو كوكوجي بس خليشي باركو كنويه بس خليشي دزي ئەم هاوڕێ خۆشەویستان ئەمەندەی دزیوە ئەمەندەی دزیوە تاریکاییە بڕواتە بێ ڕێک بووە بە مڵات چۆن خوێنی خەڵکەمژێ هاکاتەقی. ئێستا ڕەنگە سامانەکەی زۆر لە هی قوباد و پاڤڵ تاڵەبانی زیاتر بێت. هەساوە بە ناوی ئیدارەی گشتیەوە لە 140 لەم پرۆژەی کە باسم کردنی ئەم جەماعەتە لە 140 ئەمانەشی بردووە. باشە تەمان هەمووتان ئەو ڕاستی ئەزان خۆشەویستانی من لە بادینان و لە هەولێر و ئەلم بابەتان یعنی لەژن ساڵی پارتیا یەک پرۆژە نییە بنەماڵەی بازانی بەشی خۆی نەبات. لە دەڤەری سلێمانیا یەک پرۆژە نییە ئیدارەی گشتی بەشی خۆی نەبات. ئیلا ئەم ئیدارەی گشتیە هەر پرۆژێ بێ لە مۆزیتی ئەژەنێ بەشی خۆی ئەبات. ئەرێ کاکە تۆ ئەم پارەی چی لێکردنەوە کاکە ئەیەن بچی ئەم زەحمە دەبێ هەموو پارەیە ئەرێ ئێوە کەی تێرە خۆن کاکە ئەگەر ئەمە ئیدارەی گشتیە ئێخۆ بێم خەڵکی ئیسفادەیەکی لێ بکات لەم ئیدارەی گشتیە کاکە نەکەر خۆتان بێخۆن کاکە خۆ نابێ هەر دادا هاوڕێن ئەفو کاکە هاوڕێی دارش شێخنووری دانیشی حەپەلوشی کا بێ بە خاوەنی بەس ڤێلایەکی لە دوبەی هەیە 5 ملیۆن ئیرۆی پێداوە خۆشەویستانی ئارا محەممەد ئەفو 5 ملیۆن دۆلار ئەوەی فەرەقی کێشە نییە باش نییە ئەمە وەسعی ئەم کوردستانی ئێمەیە. ئەمەش حاڵی موچەی مامۆسایان و چنین تۆشەکانی ترە کە ئیبینی کە ئاگاتان لێ بەسێ چا مانگ موچە وەرناکردن. باشە وەکوتم هیچی ئەمەش بۆ کادر و ئەندامانی یەکێتی و پارتی نییە مەگەر تەنها ئەو کۆمەڵە شڕەخۆرەی کە لە میدیاکانی یەکێتی و پارتیە بە باڵای ئەم سوڵتانە هەڵەدەن و پارە پێیاکەن ئەگینا بە شەرەفم خەڵکێکی تزان نان لێ بیخوات وەڵڵاهی خەڵکی پارتی ئەزانم نان لێ بیخوات. باشە نەک یەک و دوان بە هەزارانێکێتی هەیە شێوی نییە بۆ ئێوارە بۆ خۆی بیخوا کاکە هەمی بۆ کۆمەڵە خەڵکە ئێمە چی ویژدانێکە بەڕاستی یعنی وای لێ هاتووە پارتی و یەکێتی بۆ پرۆژەی زێرا بکە بڵێ من پرۆژەیەکەم لە هەولێر یا لە بادینانە ئەم پرۆژەیە بۆی کە پیسایی پیا بڕوە پارتیاڵە بەخوا من نیوەی خۆم لەم پیساییە لەم پرۆژەیە إلا بشي من تابع كاكا هو بيساية بقول بيساية نابي بقول نكاكا مشكلة نية بيساية تنازل أو من هولا هالشيء كيش مش مدمي تيجانين لسليمانيش هربها ما شغل مهم هو من هولا هالشيء دمي تيجانين باش يخوي بعد بالي أنا كاكا دعيبة كاكا دعيبة أنا بافل يجلا طلباني أنا كاشي خوم أنا تويق دنيا ادعاء كرت وتي قاشاشتي نا يلم تعدا نا يلم دزيو جدي نا يلم إي والله كاكا أما دزيو جدي كاكا دفرمو أقل راسك ولا سرخت من هم بالكان دخمة بردس خد مقصد خوم هناك براسي كاك ده أم لا تولو تلدز وساخت شيء أنا قول بس خيش أنت ما كاك بس بتعدى لخ على مكان باجنية أين جاء أما لصداش تشلي أما قرأكي دار شغني بديتي لصاش شيء كاسب كان خويا كاسب كان يكون استعمالين وعزه خويا وبارح مش يجيني خويا كاكا حرب التعدى أما شو لصاش تشلي بدوه هي أم بروجيه باجنية أين جاء هەم تا و ناتاوێکیش ئەچن سەرانیان لێسن 20 دەفتەرمان بەرێ 30مان بەرێ 40مان بەرێ ئاواشی پارەیان لێبن لەم یاریەیە ئازیزان کابرایەک بە ناوی کوێخاتێرین وەڵڵا عەزیزان ئەو کوێخاتێرینە لە دوای ڕاپەڕینەکەونەوەی کوونەوە قەسەم بەخوا عەمودی دزیوە عەمودی پاچە پاچەکە دزیوێتی قەسەم بەخوا تەلی بەفەردە دزیوێتی بۆ ئێران باشە محاوی لە ماڵتانە محاوی داگرت و ئەوانیە کە تەقیوەتەوە ڕێک دایگرت و بریتی فرۆشتێتی ئێستا شاڵای کۆسە ڕەسوڵ فەوجێکی یاوەتێ باش نییە لە کەنەکەوە ئەژی ئەم کەنەکەوەیش
نزیکە لە پرۆژەی ئەم جەماعەتەوە کە ئەو پرۆژەیان کردو بۆ خانوبەر و ئالم بابەتانە باش نییە ئێکاکە ئەم کوێ خادێرینە تەلزەکە محایلە دزە چیە ئێوە لای شەڵدەتان ناوە و خەریکی دزی و تعداکردنە لە ئابڕووی ئەم خەڵکە باش نییە جا کوێ خادێرین مەسینە هەڵگێر پێڵاو جووتکە هیچ شەڵای کۆسە ڕەسوڵە شاڵاو زمانە دەمیان نییە حەپە حۆلەیە قەسەم بەخە دەمکاتەوە پەنجامێشی پێوە بنیشێشەوانە هەر پێشی نازانێ کاکە وڵا ئەمەشی تەنها بێ کوڕی کۆسەتە ئێکاکە جان خۆر کەسێک کوڕی نازان کێ بە مام هەرکەسە سنۆلی سوبێ خۆ هەمزاغانیە کاکە خۆ تۆ کاکە با کۆخۆ کۆسە چییە کاکە خاخۆری یەکەم مافیا و دز بوو کاکەشیری بە قەسەم بەخوای یەکەم دزی لە هەولێرە کۆسە ڕەسوڵ داهێنا کاکەجان باش نییە خۆشە لە تەڵەبانی ئێستا نەماوە لە ژیانە هەتاوەکو بێت شایەتی بە هەبوو ئارام ئەحمەد ئەو کاتە کۆسە ڕەسوڵ سەرۆکی حکوومەت بووە لە هەولێر خەڵک مزاهرەیان نەکرد دژی دزی و گەندەڵی باشە مامزار قسەی بۆکردن و دزی وا لەکەین و ئەمەکەین و ئەوە خەڵکە هەولێرەکان و یەکەم دز ئەوەی پەناتە کۆسە لە پەنایە بوو باش نییە با قورئان سوێکی ئا بەشێکی خەتای کۆسە ڕەسوڵ بوونی تعدا لە خەشەولێرکە بۆ خەشەولێر هیچ قسەیەکیان نەکرد کاکە ماڵتان ناوێت سیارەیان ئەدزی جەماعەت بەیان خست سەربان خەڵکی هەولێر ئەچون سیاری ئاخر مۆدێل و جوێیان هەبوو لە سەرباندیان ئەنا نانیان پێیان بەتەنیان پێیان بۆ جەماعەتی کۆسە نێدزن کاکە باندێکی ئەوە بوو جا ئێستا ئەم کوێخادێرینە کە مەسینە هەڵگری شاڵاوی کۆسە ڕەسوڵە خەریکی سەرانە سەندن تعداکردن دزی جەردەی ڕاوەڕوت و ئەلەم بابەتانەیە باش نییە ماوەیەک بەر لە ئێستا سەرانیان لەم گروپە سندووە کە لە سا 60 پرۆژەکەی ئەوە لە سا چلیشی هی هاوڕێی دارۆی شێخ نووریە باش نییە ئێستایش داوای سەرانیان ترەکەن خۆشەویستانی ئارام ئەحمەد هیچ جێگایەک لە دنیایان نییە هێندەی هەرێمی کوردستان باش نییە بە سلێمانی و هەولێر دهۆکەوە دنگاکەی کراوە بێ بۆ سەرانە سندن و بۆ تعداکردن و بۆ قاچاقچێتی و بۆ پارەکۆکردنەوە و بۆ دزی و جەردەیی بۆ فڕاندن بۆ کوشتن بۆ تاڵانی بۆ شوکتی بەڕاستی یعنی هەرێمی کوردستان بەڕاستی بەناوبانگە بۆ ئەم مۆزوعانە لە هەولێر و بادینان کە ناوە زۆنی تورکیا دزی گەورە تەنها بنەماڵی بارزانیە ئەوانەی تر ئەدزن بەڵام وردەنانە ڕقەخۆرن یان تێقڵە شوودێکە ئەکڕێنەوە لە حەقیقەتە یان ئێسک ئەکڕێنەوە بەڵام لە زۆنی کە پێیان ئەو زۆنی سەوز کاتی خۆی ئێستا ناوە زۆنی ئێران و ئەوش بنەوە زۆنی تورکیا تەنها بنەماڵی بارزانی دز نییە بنەماڵی براهیم ئەحمەدیش گەورەترین دزن بەڕاستی شاناس ئەو هەر مافیایە چەتەیە بەڕاستی ئەو قرچۆکە باش نییە بەشی یەکە باش گۆشتی پێوە نییە کوڕەکەی شاناس باشە یەکەم دزە ئەویش بە هەمان شکل باش نییە ئەمانش جگە لە بنەماڵی براهیم ئەحمەدیش جگە لە کچەکانی براهیم ئەحمەد کە نیوەی سێمانیان دزیوە باش نییە بنەماڵی کۆسە ڕەسوڵیش هاتووە لە سێمانی خەلکی کاری مافیاین شاڵاو و براکەیتی باش نییە خۆ ئەگەر باسی دزەکانی کە بکەم قەسەم بەخوا زۆربەی سەرانی کۆنی یەکێتی ئەوەی ئێستا هەموو خەڵکی پارەکۆکردن و خەڵکی دزیە ئەلە کاکە دە چاکەیەک ئەلە کاکە دە کارەبایە ئەلە کاکە دە نەوتێ ئەلە کاکە دە ئازادیەک ئەلە کاکە دە موچێ بۆ خەڵکە قوڵ بەسەر و داماوە ئەلە ئێوە بەس خۆتان فول دەکەن بەس خۆتان ئەخۆن کاکە ئەی هەوار ئێوە چ دەعبایەکن بەڕاستی کاکەشینم جا لێرەوە من ئەچمە سەر ئەسڵی باسەکە خۆشەویستانی من وەکو وتم ئەو شەوە واتە شەوی چوارشەمە لەسەر پێنجشەمە کە سوێکی مانگەکە بۆ بەیانیە یەکی دووە باش نییە ئەحمەدی حاجی کامیل لە نادی کۆمەڵایەتی سەعات 12:08 یەتە بە دەرگاکە لەوێ وەستاوە وتم پێدێک کە ناوی توێتا کامریە لەوێدا وەستاوە لە ڕێی ئەم ئەحمەدە دوو کەسی تیا بوو خۆشەویستانی من ڕێگەی پێگرن داوای هەوێی لەکەن ئەویش هەوێکیان ئەداتێ ئەوانش کە ئەزان ئەمە خۆیەتی باش نییە ئەو کەسەیە کە بە دوایە ئەگەڕێن ڕێک و پێک چوار فیشەکیان پێوە ناوە هیچیان بەری نەکەوتووە باشە بەڵام یەکیان بە مۆبایلەکەی کەوتووە دوو فیشەکەیشیان ناو بەڕانیەوە هەر لەوێ تەختیان کردو بەڵام کابرا نەمردۆ بۆ نمونە نانە بەڕانیەوە ئۆکەی اینجا ئەم توێتا کامریە کە دوو کەسی چەقۆ کێش و پیا و کوژی تیا دەبێ ئەوەی تەقەکانەکە چێیە زاوای کوێخادێرینە واتە مێردی خوشکێتی هی ئەم کوێخادێرینە ڕێک دوای تەقەکان ڕائەکە بۆ کەنەکەەوە بۆ ماڵی ئەم کوێخادێرینە خۆشەویستانی چکە زاوایەتی ئۆکێ جا خۆشەویستان ئەمەشان پێ بڵم بۆی کە جوان لە قسەکان دیقەت بن سەردەمانی خۆی پیاوکوژەکان ئەوانەی کە زەربیان لە حیزبی بەعس ئەدا بەڕاستی پیاو مرد بوون پیاوکوژی ئێستا خوێڕی لێ خوێڕی لە بەڕاستی بۆ جەبانن بۆ چکە بێشەهامەتن کاتی خۆی کە
تقان لبعسية كل جاذا كان السيماني وأملا أولايا كبس زي إخوان أجياندن جاي الرأي نكرت زوج جانا خلقي فقير وهجال لما لقنا أنا شاد نوا يا الرأي كان شنو بوشاخ يا أجيران شنو بدنا بتي سيدار إعدام كانوا أكوشان باجني برام إيش إيش بيأكوشيش خياريا كان يكن شو كبوشي مثلا بيأكا كوشي أشيبو أسايش راك أبوي بيأكا كوشي أشيبو دزجاج جترول بيأكا كوشي أشيبو دزجاج زانياري لهولير بيأكا كوشي أشيبو دزجاج باراستن بيأكا كوشي راكبو مالي فلان مسؤول فلان نازم راكفانو زيرفانو أنا بابتانا باجني أما بي ألين بيأكوشي خياري لحقتها بيأكوشي قارمان نية شكبو كاكا من يجي لا بشتن بيتو خوش بغيرته خياري بمدول الجماعة دول ريكاك على محمي بريس شي تعدان بيئكم كي يجي لا بش مكاكا دجترول لا بشما إذا زكازاني لا بشما بفلان لا بشما هشي تعدايكم لا ليش هذا ماشكله براسي أما أزاتينية أما بياوتينية براسي باجنية أما مرداتينية الحقيقة أما جبانيتها توبي تقل خلق الراكب ولا ومالي عامل فوج يقول كوس كوري كوس الدفاع اللي بكا بيجي ولا عامل قارمه ومنتقم لخلق الدواء او بياوني براسي كاك ايوه بياوني باش او هاوري داروش يغنولي كما ازاني بيوندي باسايش او اكات واسايش هزي انيري بو سر مالي شو خادرين بو امتق كرانا ايش هزي هي يد فوجكي شوادوري مالك اجرنو ناو تسيمي ناكا به جوري ام تعداشيه يا امتق كرا باجنية شالاوي شنكا سري ماري دزيو تعدا وسران سنكيه بيدي باسايش وكا على شي خوش لسان زو بيا منتانا عليه بياني تخكرك اني رمبولاتان بساعات لاتان بيدو هاي بوم بنرنو تو شرف امر راسك كاكا باو طلباني تو وجداني او راسا من بين مسؤول بملاستيمانيه خيريه بونمونه كخصم بها شكل بها تعدال خلقك في شك بخلقه بني دواي بلم او ينيرم واسايش بساعات لاتان دواي بوم بنرنو تخو اما صلاه عليها تو شرف اما حكم راه باخذها ما حكم راه تو شرفه بو من كراسي تان بيالا مو بيتان ناخوش كاكا اي هاور بو من حقتك انا خم بردستان ايو بيتان ناخوش كاكا بو شي وهل بيا يخوري تاني بو شي وهل بيا يتفنشي وتعدا شو صار شي تاني كاكا والله امانه بعمليه تونان كاكا امانه ببار الراجلون كاكا جان بقول بان ردم لبابو طلباني لقوبه طلباني امانه ببار الراجلون كسي ببار الراجلي خياريه كي باريزياتي باتي اشي بولاي هو عمل لمني ببيسن كاكا اما تجربه ميجو اما راسيه كاكا جان باجنين بويا همو ام بياسايا دبل سيمانيا كي لجيت شبوشي بافو طلبانيه اما قابل قبولني كاكش بويا ان شاء الله اما بويا كا چونکە زاواکەی کێخادێرین و خودی کێخادێریش پیاوکوژ و سەرانەسیۆن تعداشی خۆینی ئێمە عیبە کاکە ئەی بەڕاست وێ لێرەوە ڕووی دەم لە پاڵ تاڵەبانیە وەکو ئەوەی کە خۆی ناونەوە سەرۆکیەتی وەکو ئەوەی کە ئەم دەفەرژێت چەپۆشی ئەوایە بەڕاستی ئەم سەرانەسەندن و تعداکردن لە خەڵک عیبە بەڕاست بوەستن کاکە باش نییە تۆ ئەمانە بە تۆ ئەڵێن سەرۆک اي بوشي ملي امانه الناقري بلي عادي ورا شو خادرين تو تشي تعدل خلقك ان شاء الله تو تشي دفاع لخوارجيوك امانه بي كاكا بلي اما تو خلق بوني بود النادي كوما دو فيش من بخلقو كاكا شلون نبي انبياء سيبكي لو دفر يا كاكا تاكيد راسي اما وابد جاو لا بعدناش لا هولي شاخوش ويسان مثلا كوري سرو قادر بس لا جنجي يا كشتي بنا مالكي هنيان ولا بس شكاتكن خوان بخير خوان شون توزي باري انا صلحيان كرت باجنيه داش تيوارو وكاكا يعني مسؤول شي بارتي لبعدنا ولا هوليرا كوري كيف كابجيرو يكس داري حسب كاك بقر بخير اخوان بتسن او توزي تفضل بخوتان بيخونوا باسي نكن كنت مردويان كجاويه عالم بابتانا ما تبلبليتك كاكا لا سيماني لسال بها ماشي ما بلبليت براسي كاكا باجنيه اقل علي ولا كاكا من اقادارني او من يرو اقاداتك كان بابا طلباني ام موضوعه دسي تيبخا الراي بقرا كاكيش بس تعداك ندخلك بس سلنا سند ندخلك بس دوسه سري اوان لبرنا ديك تقل خلك كان يكسي نتوني خصك كاكيش بس براسي كوري كوستو ادي خلق السليماني من بايوالم بهمو خلق السليماني علم ادي بن مالك وصل الرسول ك 15 رجال السليماني دايكتو شخري كان بو ايوال وزحمه حتى شخري كان بو خرشي هونير هبوه خوشي هونير قسم بخوا كوتم سيوكي اب كلا خلط بي خوش ولا بر كوسر رسول بي خوش وكاكا ودي اشكر كوسر مال كوبو خلشي كوسر اسانيه دعاء كجاي كوسر زندو نبيتو براتو بو هودي كاكا شو كا اولي تعدل خلق كدبو اما راسي بريمن اما حقيقته كوري كوسر تشخيري شي بو يوهي
یا کوڕی گۆستت تۆ بۆچی ئەچی دیفاع لەم پیا کوژانەکەی کاکە ها ئێوە بۆچی تێر ناخۆن ئەم هەموو پارتان بۆچی کاکە من تێناگەم ڕاستی دوای ئەوەش هەندێک شتیان بڵاو کردو دژی ئارام ئەحمەد بەڕاستی من ئێستا وەکو جاران تاقەتم نەماوە جوابی هەموو کەسێک بمەوە بەڕاستی مێژووی من ئاوا دیارە کاکە هەتا تێش هەر ئاوا دیارە بێت ئەو هەموو تۆهمە خەدە پاڵ ئارام ئەحمەد و هەر تێوەڵا ئارام ئەحمەد کاکە ئارام ئەحمەد باوکی خۆی کوشتو باوکی من کاکە حاجی عەلیە وەڵا براکە من لە ئەوروپا بووم خۆی مردو نەخۆش بووم بابەتانم یان وەڵا ئارام ئەحمەد نازانم فڵانە فیسەروانم بابەتانم یان وەڵا ئارام ئەحمەد لە بەریتانیا ڕۆشن مەسعود بازرگانی بینی وەڵی چنی ئیشم بەدەهۆڵیش مەسعود بازرگانی مەسعود بەس بۆچی کاکە دوای من ئارام ئەحمەدم کاکە سێ بەش و نیو چوار بەشی کورد هەر چوارەکەشی هەموو کورد من ئەناسێ کاکەژێن منیش وەکو ئێوە وجودێتێکم هەیە وەکو هەموو ئەمانە کاکە بە قورئان لە سەرانی هەموو پارتیی خۆم بە پێوتر دەزانم کاکە چونکە ڕابردوون پاکە ئێستان پاکە بە هێز و هێزی ئەو خوا گەورەیە ئایندیشم هەر شەرافەت مەدەنەوە پاکانە بێ بەڕاستی لەبەرەوە من ئەو پیاوەم کاکە بەیانی لەگەڵ مەسعود بازرگانی دابنیشم خۆم ئیعلانیەکەم کاکەجان لەگەڵ مەسعود بازرگانی دابنیشم خۆم ئیعلانیەکەم لەگەڵ پاڤڵ و قوبات دابنیشم خۆم ئیعلانیەکەم کاکە کەس ناتەسبرێشین وجودێتم هەیە موقعیەتی سیاسیم هەیە موقعیەتی کۆمەڵایەتیم هەیە معتەبەرم خەڵکانێک هەیە منی خۆشەوێ منش ئەو خەڵکەم خۆشەوێ لەبەرەوە زۆر ئاساییە کاکە چۆن پاڤڵ یا قوبات تاڵەبانی لەگەڵ مەسعود دانیشن لەگەڵ مەسعود دانیشن مەسعود و مەسعود لەگەڵ نێچیر فڵان لەگەڵ ئەوە منش ئازادم بەڕاستیە باش نییە کەی بمەوێت دانیشم و قسەی شەکەم و ڕێی خۆشم ئەڵێم کەیفی خۆمە کاکەجان بەڵام ڕاستیەکەی ئەوەیە وەکو 200 بارەیەکەمەوە من ئیشم بە مەسعود بازرگانی چیە کاکە بۆ درۆکن زەحمەت نەبێت بۆچی درۆکن کاکە بنەماڵەی بازرگانی بە خوێنی سەری ئارام ئەحمەد چینووە کاکەجان ئەوەی من بە بنەماڵەی بازرگانیم کردووە هیچ کەسێک پێی نەکردووە ئێوە با چی دەکەن کاکەجان هەتا ئێستا چەندین جار بنەماڵەی بازرگانی لە هۆڵەندیشا هەوڵی کوشتنی ئارام ئەحمەد هێناوە شرم ناکەنەوە هەموو درێ جا ڕەنگیشە خودی پاراستن خۆی ئەو ئیدعایانە بکە بۆ ئاگاداریتان ڕەنگە خودی پاراستن دوور لەڕێی ئەوە زۆر بێشەرەفانە خۆی بچێتە ڕێگای کۆمەڵێک کەناڵی مێدیایی کڕاوی بەرسێبەری جۆخۆری خۆیانەوە بێت و ئیدعایانە بکات بۆ ئەوەی کە گومان لە ئارام ئەحمەد کاکوورە خەڵک ئارام ئەحمەد باش ناسێ کاکە خەڵک گاڵتەی بە عەقڵی ئێوەیەت 1 ملیۆن ساڵ ئەو درۆوانە بکەن هیچ ئینسانێکی شەریف کە ئارام ئەحمەد لەسەر باڵبۆ قسە خۆڕانتان ناکەم بۆ من ئەم چوار کەلیمەیە تەنها بۆی پێتان بڵێم درۆکردن نایخوا بەڕاستی چونکە ئەم سەردەمی درۆکردنە سەرلەبەری مێدیاکانی پارتی یەکێتی کە لە سێبەرا کارەکەن هەر هەمووی درۆزن بەڕاستی بۆیە من وەڵامی کەسێک ئەدەمەوە کە کەسایەتی هەبێت لە حەقەتە نەک کۆمەڵێ پەیجی بن سێبەر و نازانم ساختەکار و پارەخۆر و ئالەم بابەتانە پێیان نەبێ من ئیش و کەلمە جوابی ئەوان بدەمەوە من خۆم کەسێکم هەم لەگەڵ چێ بموێت دانیشتم ئیعلانیشێکم دوور لەگەڵ خەڵکە ناکەم کاکە من قەولی شەرافەتمەندانم بە خەڵکی کوردستاناوە بە هەموو ئەوانەی کە یەک ڕۆژ گوێیان لە ئارام ئەحمەد گرتووە لەگەڵ هەر کەس لەیان دابنیشم پێویستکە ئیعلانیەکەم کاکەجان دانیشتم لەگەڵ لێجاشیە خۆ لەکەس ناتەسم کاکەجان خۆ کەس منی نەکڕیوە کەس پارەی نەوە بە ئارام ئەحمەد تا بڵێ ئارام ئەحمەد ئەوە بکەوە من ئازادم بەڕاستی بەڵام ئەسڵ ئەوەیە سەرلەبەری ئەمانە دێو دەلەسەیە وەکوتم چەنە ئیشم بە تیپی مۆزیقای مەولەویە کاتی خۆی هەبوو ئەوە ئیشم بە مەسعود و پارتی بنەماڵەی بازرگانی و یەکێتی و فڵان بابەتانێ دا خواتان لەگەڵ هەتاوەکو یەک لایڤی تر یەمەوە خزمەتان بەخێر چن ئازیزانی ئارام ئەحمەد و حورمەت و خۆشەویستیم بۆ ملایەتانێ بەخێر